ئەمڕۆ لە شاری هەولێری خۆشەویستەوە دکتۆر هاوار غەریبم لەگەڵا کە پسپۆری نەخۆشیەکانی خوێنە باسی کەمخوێنیەکەین بەگشتی هەم لە گەنجان هەم لەوە ساڵاتچوانە. دکتۆر بانیت باش بە خێراتی پێمان بڵێ بەگشتی هۆکاری کەمخوێنی لە گەنجانە چییە لە ئەو کەسانەیە کە پێگەیشتون؟ بەیانی زەنابتان و کارمەندە بە ڕێزەکان و بینەر و بیستەرە بە ڕێزەکانتان باش سوپاس زۆر دەرفەتە. بە شێوەیەکی گشتی کەمخوێنی وەک زەنابەت باست کرد لە تەمەنی گەنجان دەتوانین جیای بکەینەوە ئەگەر فیمێڵ بێت یان مێڵ بێت زیاتر ئەمە لە فیمێڵ واتە لە ئافرەتان لە کچ لە ئافرەت کەمخوێنی دەبینین. زۆربەی زۆری حالەتەکان بە سەبەبی کەم ئاسنیەکەش تووشیان دەبی بە سەبەبی بوونی مانگانەیان بوونی بێنوێژی مانگانەیان با بڵین. دکتۆر بەدەر لە خانمان لە پیاوانە کەمخوێنی هەموو کات ئاگادارکەرەوەیە بۆ ئەوەی کە نەخۆشیەکەیە حاڵەتی زۆر سادە بن. بەڵێ هەموو کاتێک کەمخوێنی لە هەر حالەتێک ئاگادارکارەوەیە بەڕاستی. لە پیاوانیش بە تایبەتی کەمخوێنی پێویستە زیاتر بە هەندی وەربگرین بە بەراورد بە ئافرەتان. کەمخوێنی لە پیاوان ئەو حالەتانی ئەمە دەیبینین زۆرترینیان ڕوودەدەن بە سەبەبی بوونی نەزیفیەک لە کۆئەندامی هەرس لە مەعیدە لە دوانزەگرێ لە کۆڵۆن. ئەوەی وای دەکات ببێتە کەم ئاسنی لە سەرنجامیش دەبێتە کەمخینی. هەندێک جار هەندێک نەخۆش دەبینین کەمخوێنیەکی بەسیتیان هەیە و نیشانەکانی کەمخوێنیەکە لە فەحسی ئامە خینەکە واتە لە CBC-ەکە وا پیشان دەدا کە کەم ئاسنیە. لە هەندێک حالت دەبینین ئەوە کەم ئاسنی نییە شتەکی دیکە پێی دەڵێن هەڵگری تەلاسیمیا. هەڵگری تەلاسیمیا و کەم ئاسنی لە فەحسی خوێن ئەو لەو فەحسی کە پێی دەڵێن CBC هەمان نیشانە یەکتری نیشان دەدەن. زۆر جار نەخۆش و هەندێک جار دکتۆرەکانیش لەگەر یەکتری تێکەڵی دەکەین کەم ئاسنی و هەڵگری تەلاسیمیا لەبەر ئەوە پێویستە بە دواداچوونی زیاتری لێ بۆ بکەین پشکنینی زیاتری لێ بۆ بکەین. زۆر باشە. بینەرانی خۆشەویست ئەوانەی کە ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕاستەوخۆ لەگەڵمانن لە پەیجی فەرمی کورسات ئەتوانێەوە لە کۆمنت پرسیارەکانتان بنووسن و منیش وەڵامی پێویستان بۆ وەرگرم لە میوانەکەم. دکتۆر پێم بڵێ بەدەر لە کەمی ئاسن چه حاڵەتێکی دیکە هۆکارە بۆ کەمخوێنی؟ ئەواتەمە بەسمە نەخۆشیە درێژخایەنەکان بە گشتی کەمخوێنی دروست دەکەن هەموو نەخۆشێکی درێژخایەن؟ بەڵێ ئەگەر کەمخوێنی پۆلین بکەین دەتوانین بیکەینە دوو گروپی سەرەکی. گروپێکیان ئەوانن کە کێشەیان لە دروستکردنی خڕۆکە سوورەکان هەیە بە سەبەبی جیاجیا. بۆ نمونە کەم ئاسنی، کەمی ڤیتامین B12، کەمی فۆلیت و چەندان کێشەی دیکە. لە ناوانیش هەموو نەخۆشیە درێژخایەنەکان هەموو ئیلتیهاباتێک واتە ئینفێکشن، ئینفلامیشن نەخۆشیە درێژخایەنەکان دەبنە کەمخینی و ڕۆژانە بە دەیان حالەت دەبینین کەمخوێنی بە سەبەبی ئیلتیهابات یان بە سەبەبی نەخۆشی درێژخایەنی وەکو سوکەری، وەکو نەخۆشیەکانی ڕۆماتیزم، وەکو هەر نەخۆشیێکی دیکەی درێژخایەن بەڵێ تاکید دەیکەنە کەمخینی. باشە. دکتۆر پێم بڵێ کەمخوێنی هەرەبێت کەسەکە زۆر بێڕەنگی پێوە دیار بێت یاخود پێش ئەوەی بێڕەنگ بێ ئەو کەسە هەندێک نیشانەی زەقتر هەیە کە لە خۆمانە هەستی پێ بکەین بۆی بزانین کە کەمخوێنی و پشکنین بکەین؟ نیشانەکانی کەمخوێنی زۆرن. لە سەرەتادا لەوانەیە ئەگەر ڕێژەیەکی زۆر کەم بێ کەمخوێنیەکەی نەخۆشەکە زۆر هەست پێ نەکا یان هەندێک جار جسمی لێ ڕادێ لەگەر ئەو کەمخوێنیە. ئەو حالەتە زۆر لە ئافرەتان دەبینین لە ئافرەتی گەنج. لە سەرەتادا زۆر هەست پێ ناکاتن، دوایە دەست پێ دەکات بە بێتاقەتی، نەمانی تەرکیز، بە بێڕەنجی، هەندێک جار بە زوو ماندووبوون
نەخۆش دێ دەرێ دکتۆر پێشتر چەند کۆرانێک دەڕۆیشتم بە سەربان دەکەتم کێشەم نەبوو ئێستا تووشی تەنگە نەفەسی دەبم یان دەیکاتە دڵە کوتا یان دەیکاتە ژانە سەر یان لە ئافرەتی گەنج زۆرتر دەبینین دەبتە هۆی قژ هەڵوەرین هەر هەندێک جار لە منداڵان و لە هەرزەکاران بەفری زیاد دەخۆن یان هەندێکجار گەچ دەخۆن ئەوانە نیشانەکانی کەمخینیە شەرت نییە هەموو جار نەخۆشەکە هەست بە کەمخینیەکەی بکاتن جاری وا هەیە لە بۆ سەبەبەکی دیکە فەحزێک دەکاتن لە بۆ عملیاتێک یان هەر ئەوها چێک ئەپەک دەکا دەبینین کە کەمخێنە دکتۆر هەندێک کەس دەڵێ پشکنینێکی خوێنم کردووە پیان وتم خوێنت خەستە خوێن خەستی لە پشکنینێکی ئاسایی ڕێژەی خوێنە مەبەست لی چییە؟ خوێن خەستی لە ناو خەڵک لە بۆ بابرین دوو ئەکسپلەنیشنی هەیە دوو ڕوونکردنەوەی هەیە هەندێک جار زۆربوونی خوێن ئەمە وا لە نەخۆشەکە دەگەینی کە خوێنت خەستە کاتێککە هیمۆگلۆبینی زیاد لە حەدی طبیعیە واتە بۆ نمونە نەخۆشەکی گەنج خوێنەکەی هیمۆگلۆبینی لە سەروی 16.5 لە سەروی 7.5 نەخۆش هەیە هاتە لامان هیمۆگلۆبینەکەی 22 ئەمە پێی دەڵێن ئەوە خوێنت خەستە هەندێک جار ئەو تعبیرە لە بۆ زۆربوونی ئەقراسیش بەکاردێنین زۆربوونی خەپلەکانی خوێن بابرین زۆربوونی پلیتلێت بۆ لە ناو خوێن جەنابەت باشتر شارەزای کاک دکتۆر خڕۆکە سوورەکانمان هەیە خڕۆکە سپیەکانمان هەیە و خەپلەکانی خوێنمان هەیە خەپلەکانی خوێن ئەوانن کە مەسوولن لەسەر خوێنمەین ئەها کەما دەستمان دەبڕین کە لوتمان بە خوێندادێ کە بەردەبینەوە جەیەکمان بریندار دەبێ بە شێوەیەکی طبیعی پاشی ماوەیەکی کەم خوێنەکە دەمەی ئەو خوێنمەینە فەرمان و ئەرچی خەپلەکانی خوێنە فەرمان و ئەرچی پلیتلێتە زۆر جار ئەو پلیتلێتەکە بەرز بووەوە لە حالەتی طبیعی خۆی لە حەدی طبیعی خۆی ئەمە بە نەخۆشەکە دەرێن خەزبوونی خوێنت هەیە ئەو خەزبوونە دەکرێت نەخۆشی بی لە خۆیدا و دەشکرێ هەندێک جار بەهۆی نەزیفبوونەوە بی دەکرێت بەهۆی ئینفێکشن و ئینفلامیشن یعنی ئیلتیهابات و هەڵاوسانەوە بی باشە دکتۆر هەندێک جار لە خانمانە ئەو پرسیارە کرێڵێت دایم خوێنم کەمە خوێنم لە هەفتا سەر ناکەوێت ئەمە لە خانمانە حاڵەتێکی ئاسایە یاخود نەخێر ڕەنگە گرفتێک کە بێ و یا بە دڵنیایی گرفتێک هەیە و نەیاندۆزیوەتەوە پرسیارەکی زۆر جوانە کاک دکتۆر دوو حالت هەیە زۆر پێویستە لێکی جیا بکەینەوە پێشترش تۆزێک باسم کرد کەم خوێنی لە خانمان زۆربەی زۆری حالەتەکان بەهۆی بوونی مانگانەیانە بەهۆی بوونی بێنوێژی مانگانەیانە بەس لە هەندێک حالەتیش کەم خوێنیەکمان هەیە بەهۆی هەڵگیری تالاسیمیا جا زۆر جار نەخۆش هاتووە لامان هەڵگیری تالاسیمیا ئاسنی کەم نییە واتە بۆ نمونە هیمۆگلۆبینی دەیە کە ئەگەر بە شێوەشی طبیعی تەمەشای بکەین کەمە بەس لە بۆ کەسێک کە هەڵگیری تالاسیمیایە هەڵگیری واتە نەخۆشینە هەڵگر ئەو هیمۆگلۆبین دەیە بە طبیعی دادنین ئەمە جا زۆر جار نەخۆش دەڵێت دکتۆر خوێنم کەمە و ماوەکی زۆرە حەبی ئاسنی وەردەگرم دەرزی ئاسن وەردەگرم خوێنم زیاد ناکە پاش فەحس و فحوسات لۆمان دەردەکەوی کاکە کەم خوێنیەکەت هی کەمی ئاسن نییە هی ئەوە نییە کە تۆ مانگانە بێنوێژیت هەیە هی ئەوەیە کە تۆ هەڵگیری تالاسیمیایی هەڵگیری تالاسیمیا با دووبارە لە بۆ بینەران ڕوون بکەمەوە نەخۆشی تالاسیمیا نییە هەڵگرە مەوزوعاتی هەندێک دیتەیلە ڕوونکردنەوەی زۆری دەوێ و پێویستە خەڵکی هۆشیار بن لەسەر ئەو بابەتە چونکە زۆر پێویستە لە کاتی زەواج ئەو مەوزوعە بزانن باشە بین و سەر بابەتەکەی خۆمان ئەو دوو حالەتە پێویستە لە یەکتری جیا بکەینەوە کەم خوێنی بە سەبەبی کەم ئاسنی لە ئافرەتان یان بە سەبەبی هەڵگیری تالاسیمیا دکتۆر دوو پرسیارم هەیە یەکەمیان هەڵگیری تالاسیما گەر کەسێک بڵێن هەڵگیری تالاسیمیایە ئەمە حاڵەتێکی ترسناکە یاخود ژیانێکی زۆر زۆر ئاساییە و پێویست بە هیچ گرفتێ ناکات و پێویست بە هیچ دڵڕاوچەیەک ناکات دووەمینیش باسی ئەو خواردانەمان بۆ بکەین کە بۆ کەم خوێنی باش بە نسبەت پرسیاری یەکەم هەڵگیری تەلاسیمیا کە بە کەسێک دەرێن ئەمە جەنابەت هەڵگیری تەلاسیمیایی ئەمە فەرقی هەیە لەگەر نەخۆشی تەلاسیمیا دەتوانین بدەین ئەوە نەخۆشی نییە کەسەکە وەک کەسێکی طبیعی ژیان بەسەر دەبا
هیچ کێشەیەکی نییە تاکە کێشە ئەوەیە کە لە کاتی زەواج بەرامبەرەکەشی نابی هەڵگربی واتە کوڕەکە ئەگەر هەڵگر بوو نابێت کچەکە هەڵگربی یان ئەگەر کچەکە هەڵگر بوو بەرامبەرەکەی کوڕەکە نابی هەڵگربی ئەگەر هەردووچیان هەڵگر بن احتیمال هەیە منداڵیان تووشی نەخۆشی تەلاسیمیای بی لەبەر ئەوە ئێستا فحسی تەلاسیمیای وەک ڕۆتین و وەک قانون هەموو کەسێک پێش ئەوەی زەواج بکە دەبی ئەو فحسە بکە فحسی خوێن بکاتە ئەکید بنەوە کە هەردوو گلا هەڵگر نینە یعنی کەسەکە کەسێکی تەبیعیە ژیانێکی تەبیعی خۆی دەژیتن و ئەمەش وەک دکتۆر بە نەخۆشیەکی دانانین بەڕاستی بەنسبەت ئەو خواردنانەی کە بۆ کەم ئاسنی و کەم خوێنی باشن بە کورتی باسی بکەین بریتە لە گۆشت پێویستە خەڵک گۆشتی سۆر بخۆن. دکتۆر شەربەتی مێوەش هەندێک لەو شتانەی کە هەیە مەوێت تۆزێک ڕوونکردنەوەمان بیتێ هەندێک خەڵک هەتا ئێستاش ئەم وردەکاریە نازانن شەربەتی مێوەش بۆ کەم خوێنیە بێت کە تووشی کەم خوێنی بووین بە شەربەتی مێوژ و بە مێوژە ئەسڵیەکەش و بە گۆشتیش ئەو کەم خوێنیە ڕاز نابیتەوە پێویستە چارەسەر وەربگری ئەو بابەتانە ئەو خواردن و خواردنەوانەی کە سوودیان هەیە لە بۆ کەمخینی لە بۆ ئەوەیە تووشی کەم خوێنی نەبین لە بۆ ئەوەیە پارێزی بکەین لە کەم خوێنی ئەوانە هەندێکیان ئاسنیان تێدایە و هەندێکیان هەڵمژینی ئاسن زیاد دەکەن بۆیە پێویستە بیان خۆین بەس کە گەیشتینە ئەوەی کەم خوێن بووین کەم ئاسن بووین پێویستە چارەسەر وەربگرین وەک باسمان کرد بە شەربەتی مێوژ و بە مێوژە ئەسڵیەکەش بەبێ شەربەتیانی کەم خوێنەکەمان چاناوی. زۆر باشە دکتۆر بۆ پێی بەڕێزت ڕۆژانە چارەخوازانە بینیەوانی کە کەم خوێنن چ لە تێنەگەیشتنێک هەیە چ شتێک هەیە زۆر ڕوون نەبێت لە نێوان بەڕێستان و چارەخوازانە بۆی کە لێرە وەکو کۆتا پرسیار بۆمانی ڕوون بکەیتەوە. بەڵێ ئەمە زۆر ئەکید ئەو نەخۆشانی کە دەیان بینم زۆر ئەکید دەکەمەوە کە هەڵگیری تەلاسیمیان نینە پێویستە ئەو دوو بابەتە لێکجیا بکەینەوە کە ئەو نەخۆشە هەڵگرە یان کەم خوێنیەکەی بە سەبەبی هەڵگریە یان بە سەبەبی کەم ئاسنیە ئەو خاڵە لە بۆمە زۆر مهمە. خاڵی دووەم لە شێوازی چارەسەرکردنی کەم خوێنیەکەی زۆر نەخۆش دێتە لامان چ لە نەخۆشخانە چ لە کلینیک داوا دەکا کە خوێنی پێ بدەین واتە بڵک خوێن وەربگری لە باتی ئەوەی عیلاج وەربگری ئەمە هەرگیز ئەو ئیشە ناکەن بەڕاستی لە بۆ کەسێک کە کەم خوێنیەکی هەیە بە سەبەبی کەم ئاسنی و هیچ کێشەیەکی نییە واتە نەخۆشێکی گەنج کە دێتە لامان بە پێی خۆی دێتن نیشانەیەکی ئەوهای نییە کە پێویست بە گواستنەوەی خوێن بکە ئەمە قەت خوێنی پێ نادەین پێی دەرین ئەو خوێنەی جەنابێت بە حاب بە دەرزی بە شڕوب بەرز دەبتەوە و دەگاتەوە تەبیعی خۆی پێویست ناکە ئەو ڕیسکە بکەین خوێن تێ بکەین خوێن تێکردن عملیەکی ئەوها ئاسان نییە هەتا پێمان بکرێت پێویستە خۆمان بپارێزین لە گواستنەوەی خوێن هەندێک حالەت هەیە بە خۆمان بەکاری دێنین ڕۆژانە بەدەیان بتڵ خوێن دەدەینە نەخۆشەکانمان بەس لەو حالەتانەی کە زۆر پێویستە ینی هیوادارم بینەرانەوانی کە ئێستا جیان لێمانە و دەمان بینن ئەو قسانەی دکتۆرەکان لە بۆیان دەکەن لەبارەی خوێن تێکردن بە هەند وەربگرن کە دکتۆرەکە پێت دەڵێ پێویستت بە خوێن تێکردن نییە بە هەندی وەربگرە و لەگەر عیلاجەکە بڕۆ نەک لەگەر خوێن وەرگرتن. دکتۆر هاوارغەری پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن لە شاری هەولێری خۆشەویست لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزت بینەرانی خۆشەویست سپاس بۆ بەڕێزیشتان کە لەگەڵمان بوون میێدوان ساخی و سەلامەتیتانە و تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ.